بسم الله الرحمن الرحيم. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێمان خۆش بوو ئەو کۆنگرەی ڕۆژنامەوانی لە خزمەتێوەدا ببەستین و ڕووی قسەمان بکەینە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان. ئەو قەیرانانەی کە دروست بوون لە هەرێمی کوردستان لە سەرەتاوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی خۆی و هەم لەگەڵ حکومەت هەم لەگەڵ لایەنە سیاسیەکان هەم لە ناو پەرلەمانی کوردستان زۆر ڕوون و ئاشکرا بوون و بە تایبەتیش پاشەوەی کە حکومەتی هەرێم ئەو هەنگاوەی دەستی بۆ قوتی هاوڵاتیان برد، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دژی ئەو هەنگاوە ڕاوەستا و بەیاننامەمان دەرکرد کە بەڕاستی ناکرێتن بۆ چارەسەرکردنی قەیرانە داراییەکان کە دروست کراون دەست بۆ قوتی خەڵک و جەماوەر ببرێتن. هەنگاو هەڵوێستەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زاندراو بوون و لەگەڵ خەڵک و بەرەوە شێمە هەر کۆبوونەوە و دانیشتنێ کە دەکرێتن بە ئاقاری چاکسازی و بە ئاقاری چارەسەرکردنی ئەو کێشانە بێتن، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی کردووە و بەڵام ئێمە تەماشەمان کردووە بەڕاستی ئەو قەیرانانەی کە دروست کراون لە هەرێمی کوردستان قەیرانانێکن دەستکردن، یعنی کە ئەو قەیرانانە دەستکردن قەناعەتم وایە بە دانیشتنێکی ڕۆتینی چارەسەر ناکرێتن و ئەو هەڵوێستەی حکومەتی هەرێمیش بەداخەوە کە حکومەتێکە شکست خواردووە، حکومەتێکە 3 مانگ زیاترە دانیشتنی خۆی نەکردووە بۆ قسەکردن لەسەر ئەو هەموو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان داهەن. ئەمڕۆ قەناعەتم وایە هیچ شەریحەیەک نییە لە هەرێمی کوردستان گلەیی نەبێتن و هیچ شەریحەیەک نییە لە هەرێمی کوردستان تێبینی جددی نەبن، بەڵام لە هەموو ئەو کێشە و مشکیلە دروستکراوانەی کە لە هەرێمی کوردستان داهەن حکومەت کە ئەنەما حکومەتی ئەو وڵاتە نەبێتن، حکومەتی ئەو هاوڵاتیانە نەبێتن. قەناعەتم وایە ئەو حکومەتەی ئێمە ئەگەر حکومەتی هەر وڵاتێکی دیکەبایە لە مێژ بوو دەستی لە کار کێشا بووەوە و لە مێژ بوو ئیستیقالەی کردبوو، هەرچەندە پەرلەمان نەماوە ئیقالەی پێ بکاتن. و وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش ئێمە هەڵوێستمان بەرامبەر بە ئەو داواکاریەی حکومەتی هەرێمی کوردستان لەو چەند خاڵە دەیخەینە ڕوو. ئێمە قەناعەتمان وایە ئەو هەڵوێستێکی جددی نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. ئەگەر هەڵوێستێکی جددی بێتن قەناعەتم وایە یەکەم هەنگاو کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە، بۆ چونکە پەرلەمانی کوردستان چاودێری حکومەتی هەرێمی کوردستان دەکات. پەرلەمانی کوردستان لە ڕێی لژنە تایبەتمەندیەکانی خۆی چاودێری هاوردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت و بەسجلی داتاکاندا دەچێتەوە. بەڵام لە هیچ قانون و یاسایەکدا نە لە هەرێمی کوردستان نە لە حکومەت و نە لە پەرلەماندا نییە کە لایەنە سیاسیەکان چاودێر بن بەسەر حکومەتی هەرێمی کوردستانەوە و بانگێشت بکرێن بۆ ئەوەی کە داتاکان بخرێنە ڕوو. لەبەرەوەی جارێ یەکەم هیچ معلومات و شارەزاییەکیان نییە لەو بوارەیدا، دووەمیش کاری ئەوان نییە. ئەو جا خاڵێکی دیکەی زۆر گرین. ئێمە بەڕاستی تەماشە دەکەین حکومەتی هەرێمی کوردستان هەر کاتێکی کە بیەوێتن بڕیارێک بداتن، ئەو بڕیارە لە ساڵحی چەند کەسێک بێتن لە ناو هەرێمی کوردستان و دژی خەڵکی هەرێمی کوردستان بێتن، لایەنە سیاسیەکان مشارەکە پێدەکاتن، بانگەواز بۆ هەموو لایەنە سیاسیەکان دەکات. نمونەشم ئەوەیە بەڕاستی بۆ ئەوەی کە قوت بڕینی خەڵکی بەپەلە دانیشتنی ئەنجومەنی وەزیران کرا و قوتی خەڵک بڕیا، لە مقابلی بڕینی قوتی خەڵکیش بڕیاریاندا کە هەموو 25 ڕۆژ جارێک موچەی ئەو خەڵکە دابش بکەن، بەڵام بەداخەوە ئیلتیزامیان بەو بەڵێنەی خۆشیان نەکرد. ئەوجا دانیشتنێکی دیکەی فراوان کرا لە هۆڵی سعد عەبدوڵڵا، هەموو لایەنە سیاسیەکانی بۆ بانکران، هەموو فراکسیۆنەکانی بۆ بانکران. ئەو کاتەی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشدار نەبووین وە گوتمان ئەو دانیشتانە قەناعەتمان وایە بۆ چارەسەرکردنی دۆخەکان نیە، لەبەرەوەی دۆخەکان ئەگەر بۆ چارەسەرکردن زۆر ئاسانە و ئەوانەی کە بەشدار بوون سەرنزشتیشیان کردنیوتیان کاکە ئێوە لەگەڵەوە دانین چاکس باوتمان لەگەڵ ئەوە داین چاکسازی بکرێتن، بەڵام نەتیجەکەمان بینی چەندان لیژنەی بۆ پێکێنران، بەڵام ڕۆژ بە ڕۆژ هەم ئەو لیژنانە هەم ئەو بڕیارانەی کە دران لە هۆڵی سعد عەبدوڵڵا ئیشیان پێ نەکرا و ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان بەرەو قەیراناویتر دەبرێتن. و ئاخر قسەشمان ئەوەی بەڕاستی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوا دەکەین لە حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو قەیرانەی کە دروست کراوە قەیرانێکی جددیە. خەڵک
ئەو پەڕی بێزارە خەڵک دەستی بۆ قوت براوە و ئەوە لە یاد نەکرێتن ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی کوردستانتان داوە جێبەجێ بکەن دەنا وەڵڵاهی ئێمە دووچاری کۆمەڵە هەڵوێستێکی خەڵکو جەماوەر دەبینەوە کە هەموو لایەکمان پەشیمان دەبینەوە و هیواداریشم ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بە جددیتی بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە دروست کراون لە جیاتیەوەی کە لایەنە سیاسیەکان بانگێژ بکاتن با پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و سەرۆکی پەرلەمان بێتەوە پەرلەمانی کوردستان بە زووترین کات بانگێژ بکرێتن بۆ پەرلەمانتاران پەرلەمان دانیشتنی خۆی بکاتن شان بەشانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە هەم قەیرانە سیاسیەکان و قەیرانە داراییەکان چارەسەری گونجاوی بۆ بدۆزرێتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە هیچ شێوەیەک بەشداری ناکەین لەبەرەوەی ئێمە قەناعەتمان وایە ئەو بەشداریکردنە بەشداریەکی ڕەمزیە بۆ شاردنەوەی شکستەکانە و بۆ ئەوەیە کە بەڕاستی ئەو دۆخی هەرێمی کوردستان قەناعەتم وایە لەسەر هاویەیە دەیانەوێتن شکستەکە هەموو خەڵکە سیاسیەکە و پەرلەمانتارانی تێوە بگلێنن. پێتانوانە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم جارەکە جارانی پێشوو بەر کەوتیتە بەر فشاری هەندێک لە لایەنەی سیاسیەکانی کوردستان کە دەیانوێت کێشەکان قۆڵتر بکرێتەوە. ئێستا بین حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی چاکسازیە بەڵام کۆمەڵی ئیسلامی کەوتووە بن فشاری هەندێک لایەنی سیاسی. ئێمە عەزیزەکەی خۆم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چاکسازی بکاتن کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێش هەموو لایەنە سیاسیەکان لە پێشەوە دەبێتن و هاوکار دەبێتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەی یەک دوو کۆمەڵی ئیسلامی لەژێر فشاری هیچ لایەنێکی سیاسیدا نییە. کۆمەڵی ئیسلامی لەگەڵ کۆمەڵە لایەنێکی سیاسی دیکەدا لە جەبهەی ئیسلاحە لە جەبهەی چاکسازیە و ڕوبەڕووی ئەو گەندەڵیانەی کە دروست کراون و ئەو ماڵ بەهەدەردانەی هەرێمی کوردستان کە قوتی خەڵک دژێوە ڕاوەستاوە جا ئەوەش جاری وا هەبووە لەگەڵ پارتی هاوتەری بووە و جاری وا بوو لەگەڵ یەکێتی هاوتەری بووە جاری وا بوو لەگەڵ گۆڕان و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی نە پاشکۆی هیچ کەسێکین و نە لەگەڵ وەکو بڵێ بەرژەوەندی هیچ کەسێک دەین و دەچین کۆمەڵی ئیسلامی خاوەنی سیاسەتی خۆیەتی خاوەنی دید و تێڕوانینی خۆیەتی کۆمەڵی ئیسلامی لەبەرەی خەڵک و جەماوەردایە هەر کەسێکیش چاکسازی بکات کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لێ دەکاتن. ئەو پەیامەی جنابەت کە باس لەوەیەکێک کە لەوانەیە کاردانەوەی جەماوەری پێتانوانە کۆمەڵی ئیسلامی ئیش لەسەرەوەیەکێک کە بانگێشی خەڵکی کرد بۆ شەقام ئەو پرسیارە دەبێ ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی وەڵام بداتەوە بەڵام جەنابەت وەکو پەیامنێرێک بەڕەوا دەبینی کە حکومەتێک خۆی بە حکومەت بزانێتن نەتوانێتن قوتی خەڵک دابین کاتن نەتوانێتن قەیرانێکی ئەو وڵاتە جێبەجێ بکاتن نەتوانێتن کە دەست بۆ قوتی پیرەژنێک بباتن دەست بۆ قوتی کەمەندامێک بباتن دڵی چت خۆش دەبێت بۆ حکومەتە. ئەمن لە مێژە وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی جارێ لەگەڵەوە دانیم کۆمەڵی ئیسلامی بەتەنها بکشێتەوە لەبەرەوەی ئێمە دەمانەوێت بە کشانەوەی لایەنە سیاسەکان فشار لەسەر حکومەتە دروست بکرێتن ئەو حکومەتە بە جددی بێتە سەرخەت ئەمن قەناعەتم بەوەی وایە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی هەر چواریان ئەمڕۆ بکشێنەوە باشترە لە بەیانی و ئەمڕۆ هەڵوێستیان هەبێ باشترە لە بەیانی و قەناعەتیشم وایە ئەو هەڵوێستە جددیانە وا دەکاتن کە ئەو حکومڕانانەی کە گاڵتە بە چارەنووسی ئەو وڵاتە دەکەن چاوێک بە خۆیاندا بخشێنەوە. ئەگەر چارەسەریش نەکاتن پەرلەمانی کوردستان تاکە دەستگایەکی شەرعیە کە چاودێری حکومەتی هەرێمی کوردستان دەکاتن.